ڕۆژنامەی عەرەبی ئەلجەدید لە راپۆرتێکدا تیشکی خسووتە سەر پرسی کڕینی سیستەمی بەرگری ئاسمانی S-300 رووسی لەلایەن عێراق و باز لە مەترسیەکانی ئەو هەنگاوە دەکات. لەوبارەی ڕۆژنامەکە لە زاری عەلی غانمی ئەندامی لیژنەی ئاسایش و بەرگری لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئاشکرای کرد کە ئەمریکا ڤیتۆی هەیە لەسەر کڕینی سیستەمی دژە موشەکی S-300 لەلایەن حکوومەتی عێراقەوە، هەرچەندە کڕینی ئەو سیستەمە موشەکیە زۆر گرنگە بۆ پاراستنی ئاسمانی عێراق لە دەستدرێژی و پێشێرکارەکان. ئەو کات لەوبارەیە و لێپرساوێکی باڵای سەربازی عێراق بە ڕۆژنامەی عەرەبی ئەلجەدیدی ڕاگەیاند کە بەهێزکردنی توانای بەرگری و چاودێری ئاسمانی عێراق لەلایەن سوپای وڵاتەوە پێویستیەکی زۆر گرنگ و هەنووکەییە بە بەراورد بە وڵاتانی دراوسێت لەو بوارەدا عێراق زۆر دواکەوتووە، بەڵام لەگەڵ ئەوەشدا سیاسەت و دەستێوەردان ڕێ نادەن کە بڕیاری یەکلاکەرەوە بدرێت سەبارەت بە پرسی کڕینی سیستەمی S-300 رووسی و تەنیا لێدوان و قسەی میدیاکانە و بەکردەی هیچ هەنگاوێک نەنراوە، چونکە ئەمریکا دەتوانێت بربەستی گەورە دروست بکات بەهۆی ئەوەی ڕێکەوتنی پێشوو لە نێوان بەغدا و واشنگتن ئیمزا کراون لە بواری کڕینی چەک و پەرەپێدانی توانە سەربازەکان، پێشەلکردنی ڕێکەوتنەکانیش لەلایەن عێراقەوە هەڵوێست و کاردانەوەی توندی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای بەدووادا دێت. لەو چوارچەوەیەدا ڕۆژنامەی عەرەبی ئەلجەدید باسی لە سەرکێشیی لەو جۆرەی کردو دەڵێت بەغدا بە دەردی تورکیا دەبا و ڕوبەڕووی سزاکانی ئەمریکای دەکاتەوە. ئاشکرای کرد کە پێشتر سەرڕای هۆژارەکانی واشنگتن بەڵام ئەنکەرە سیستەمی دژە موشەکی S-400 لە رووسیا کڕی، ئەوەش کاردانەوەی توندی ئەمریکای بەدووا داهات و ویلایەتە یەکگرتووەکان چەندین سزان بەسەر تورکیا سەپاند و گرێبەستی فرۆشتنی فڕۆکەی F-35 لەگەڵ تورکیا هەڵوەشاندەوە. لەژێر ڕۆشناییەوەشدا شارەزایان دووپاتی دەکەنەوە پێویستە عێراق پێش ئەوەی ئەو سیستەمە لە رووسیا بکرێت دەبێت ئەوەی بیر بێت کە بەسەر تورکیا داهاتووە. لە کاتێکدا بە بەراورد بە تورکیا عێراق هێندەجێی بایەخ و گرنگی ئەمریکانیە، چونکە تورکیا ئەندامی هاوپەیمانی باکووری ئەتڵەسی و پەیوەندیەکی زۆر بەهێزی لەگەڵ ئەمریکادا هەبوو، بەڵام دوای ئەو بڕیارە گرژی و ناکۆکی زۆر کەوتۆتە نێوان هەردوو وڵات بەهۆی سزاکانی ئەمریکاوە. تورکیا لە ڕووی ئابووریەوە گەورەترین زیانی بەرکەوتووە و ڕۆژ دوای ڕۆژ نرخی دراوی تورکیا ڕوو لە دابەزین دەکات. ئەگەر بەغداش هەنگاوێکی لەو جۆرە بەهاوێژێ و واشنگتن ئەو سزانی بەسەر تورکیا سەپاندوێتی بیسەپێنێت بەسەر عێراق کە ئابوووریەکەی لەو پەڕی خراپیدایە، ئەوە دۆخی عێراق دەبێتە وێرانە و حکومەت هیچ دەسەڵاتێکی نامێنێت.